سەرجەیکردن و سێکس دەرەوە خانمان چ کاتێکە بکرێ بۆ ئەوەی ینی بڵین باشترین کات بێت باش وەک لە وێنەیە دەرەکەوێت خۆی سەراحەتەن ئێمازانین کە سووری مانگانە هەیە حتا حەوت ڕۆژ ئەمێنێ هەیە هەشت ڕۆژ هەیە حتا دە ڕۆژ هەشە دوو ڕۆژ یان سێ ڕۆژە ئەمە ئێمە ئەتیادێکەیە بەس ئێمە مەثلەن فەرەدەن دە ڕۆژ تەواو بوو اینجا ئێمە دەستپێکە دومین دەڕۆژ زۆر خەستە و بەپیتە یعنی تۆ ئامۆژگاریەکەی لە دووەمین دەڕۆژ لە دومین دەڕۆژ ینی سێکسیان هەبێ دکتۆرە ئامۆژگاریەکەی هەموو ڕۆژ بیکەن یا ڕۆژناڕۆژێک واللهی هەموو ڕۆژێ نابێت چونکە ڕۆژناڕۆژ باشترە لە بەرەوەی کە مەجال بێت ئەو سپرمە زیاتر ئەی قۆناغی سێم قۆناغی سێم بەرئیم کە نەخۆشی ئەگەهات مثلەن 21 ڕۆژی سووری مانگانەیە دێت سێرکە هێلکەکەی باشە بەم نەرێ دکتۆرە بۆ مناڵم نابێت ئەلم کچم ئەو هێلکەیە پوک بووە لە قۆناغی کۆتایی لە عمرە بەس نەتەقیوە لە ناوەڕاست مثلەن لە 14 و 15 نەتەقیوە کە نەتەقی بێ معنای هێلکەیەکی پوکە بیر نەکەیتەوە ئەمە ئەبێتە دەست خۆش دکتۆر